دەستپێکی وتوێژ لەسەر زیندووکردنەوەی بەرجام و وتە ناتەباکانی سەرانی ڕژیم. پاش قۆناغێک وتوێژی پشتی پەردەی کۆماری ئیسلامی و ویلایەتە یەکگرتووەکانی ئامریکا کە هەواڵەکانی جاروبارە بۆ دەرەوە دزە دەکات، لە ئێستادا باز لەوە دەکرێت کە ڕۆژی هەینی 13 مانگی خاکەلێوە یەکەمین دانیشتنی کۆماری ئیسلامی لەگەڵ نوێنەرانی چین و ڕووسیە و چەند نوێنەرێکی یەکێتی ئوروپا لەوانە بەرپرسی سیاسەتی دەرەوەی ئەم یەکێتیە بە ئامانجی زیندووکردنەوەی بەرجام ئەنجام درراوە. قەرارە دانیشتنەکانی دواتر لە ڕۆژی سێشەمەی ئەم هەفتەیەدا بەڕێوە بچێت. سەرانی کۆماری ئیسلامی لە هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئامریکا و هەڵبژاردننی جۆ بایدن بەرەو ئەملا بەردەوام وتویانەکە تا کاتێک دەوڵەتی ئامریکا ئەو تەحریمانەی کە پاش چوونە دەرەوەی لە بەرجام سەپاندویەتی هەڵنەوەشێنێتەوە، ڕژیمی ئێران هیچ وتوێژێکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لەگەڵ ئامریکا لەسەر بەرجام ئەنجام نادات. خامنەیی تەنانەت واوەتر چوو وتی کە هیچ بەرپرسێکی ئێرانی ئیزنی وتوێژی لەگەڵ ئامریکا لە هیچ ئاستێکدا نییە. بەڵام سەرەڕای ئەم فەرمانە دەبینین کە واقعیەت ڕژیمی ئێرانی ناچار کردووەکە بەبێ هیچ مەرجێک لە چوارچێوەی گروپی 5:1 دەست بداتە وتوێژکردن. وێ دەچێوەها گۆڕانکاریەک لە هەڵوێستی کۆماری ئیسلامی لە ڕێگەی کۆمەڵێک ناتەباوێژی بەرپرسانی ڕژیمەوە بەرەبەرە دەرخواردی بیرروڕای گشتی بدرێت. لەلایەکەوە وتەبێژی ڕسمی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی دەڵێ هیچ گەڵاڵەیەکی هەنگاو بە هەنگاو لە گۆڕێدا نییە و سیاسەتی لێبڕاوانی کۆماری ئیسلامی ئێران لابردنی هەموو تەحریمەکانی ئامریکایە. ئەم تەحریمانەش بریتین لە ئەوانەی کە ترامپ پاش چوونە دەرەوە لە بەرجام و یان هەر لە سەرەتاوە دەیسەپاندن و هەروەها ئەو تەحریمانە کە لە ژێر ناوی دیکەدا داسەپێنراون. ناوبراو بۆ پێداگری زیاتر لەسەر ئەم هەڵوێستە دەژڵێکە هەڵوەشاندنەوەی گەمارۆکان پێویستە کاریگەر بێت و لەلایەن ئێرانەوە ڕاستی ئازمایی بکرێت. لە ئێستادا دەبینین کە بەبێ ئەوەی کە تەحریمێک لابردرا بێت، کۆماری ئیسلامی بەکردەوە بەرەو مێزی وتوێژ ڕاکێشراوە. هەر لەم پەیوەندەدا جینساکی وتەبێژی کۆشکی سپی ڕۆژی هەینی 13 مانگی خاکەلێوە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا وێڕای تەکید لەسەر بەشداری ئامریکا لە وتوێژەکانی حوتەی داهاتووی 5:1 وتی ئامریکا دەزانێت کە ئەم مەسیرە دیپلۆماتیکە دوور و درێژە و گەلێک کۆسپیش لەسەر ڕێگان. بێگومان ئەوەش بەو مانایەیە کە جارێک کۆماری ئیسلامی خۆی لە هەڵوەشاندنەوەی گەمارۆکان خۆش ناکات. عەلی ئەکبەری ساڵحی سەرۆکی ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئێران لە وتەکانیدا بەشێکی دیکە لەم ناتەباوێژیانەی بەرپرسانی ڕژیم نیشانەدات. ناوبراو پاش دانیشتنی ڕۆژی هەینی وتی پێشکەوتنێکی ئەرێنی ڕوویداوە و بنبەستی ئێستای پەیوەندیەکان لە هەردوو لاوە شکێندراوە. ئەم جۆرە ناتەباوێژیانە لەلایەن سەرانی ڕژیمەوە چ لە چوارچێوەی مانۆڕی دیپلۆماتیکدا بگونجێت و چ سەرچاوە گرتو لە جیاوازی بۆچوونی سەرانی ڕژیم بێت، بە هەر حاڵ کۆماری ئیسلامی لەم کێشەیەدا هیچ ڕێگایەکی بێجگە لە سازش نییە. لەم پەیوەندەدا تەنانەت ناتوانێت بە دەخاڵەتی دەوڵەتەکانی چین و ڕووسیا کە بەڕواڵەت لە بەرەی ئێراندان پشت ببەستێ، لەبەر ئەوەی کە بەرژەوەندی ئابووری و سیاسی ئەم دوو زلهێزە لە پەیوەند لەگەڵ ئوروپا و ئامریکا و هەروەها باقی وڵاتانی دەوڵەمەندی ناوچەکە یەکجار بەرینترە و هاوسەنگی نێوان هێزی ئەوان هەستیاتر لەوەیە کە بۆ پشتیوانی لە ڕژیمێک کە داهاتوەکەی نامەعلومە ئەم بەرژەوەندیانە بخەنە مەترسیەوە و کایە بە هاوسەنگی هێزی ناوچەیی و جیهانی ئێستا بکەن. لە حاڵێکدا کە لایەنی ئامریکایی ئەم کێشمەکێشە پەلەیەکی بۆ گەیشتن بەم ڕێکەوتنە نییە، لایەنی کۆماری ئیسلامی کەوتوەتە ژێر مەترسی پەرەسەندنی ناڕەزایەتی گشتی و ئاخێزی خەڵکی هەژار و بێبەشەوە. کۆماری ئیسلامی هەوڵەدات کە لە ڕێگەی سازش لەگەڵ ئامریکا قەیرانی ئابووری خۆی دامرکێنێت و دەوڵەتی ئامریکاش نایهەوێ بە ئاسانی پێگەیەک کە لەلایەن ترامپەوە لە پەیوەند لەگەڵ کۆماری ئیسلامی بەدەست هاتووە بەبێوە دەستهێنانی پوانێکی بەنرخ لەدەست بدات. بە تایبەت ئەم جارەیان بە پێچەوانەی دەورەی ترامپ هاوڕێیەتی وڵاتانی ئوروپاییشی تاڕادەیەکی زۆر بەدەست هێناوە. هەروەها کۆماری ئیسلامی لەلایەکەوە بەو گۆڕانکاریانەی کە لە عێراق و لوبنان و تەنانەت لە یەمەن لە ئارادان لە چاو ڕابردوو پێگەیەکی لاواستری هەیە و لەلایەکی دیکەشەوە دەوڵەتەکانی عەرەبستانی سعودی و ئیماراتی یەکگرتووی عەرەبی بە ئاوەڵەکردنی سەری کیسەی خۆیان بەرەو ڕووسیە و چین ئەوانیان لە پشتیوانیکردن لە کۆماری ئیسلامی
لە پەیوەند لەگەڵ مەسەلەی بەرجام قایمکارتر کردووە. هەموو ئەم نیشانانە دەرخەری دژواربوونەوەی بارودۆخێکە کە ڕژیمی کۆماری ئیسلامی تێکەوتووە. بەڵام ڕێکەوتن لەگەڵ ئامریکا نزیک بێدیان دوور، لە ڕاستیدا کۆماری ئیسلامی بە هەڵوەشانەوەی گەمارۆکانیش ناتوانێت کرانەوەیەک لە ژیانی ئابووری کرێکاران و جەماوەری بێبەشی ئەم کۆمەلگایەدا پێک بێنێ. ڕژیمی ئیسلامی ئەوەندە گەندەڵ و ناکارامەیە کە ناتوانێت ئەو پارەی کە لەوانەیە لە ڕێگەی سازش لەگەڵ ئامریکاوە بەدەستی بێنێت بیخاتە خزمەت گەشەی ئابووریەوە. ئەم ڕژیمە تەنها دەتوانێت ئامرازەکانی سەرکوت بەهێز بکات. بۆ ڕژیم نەمەسەلەی هەژاری و نەمەسەلەی بێکاری هیچ ڕێگە چارەیەکی نییە. دەرگاکانی ئابووری ئێرانیش بە ئاسانی بەرەو ڕووی سەرمایەی ڕۆژاوا ناکرێتەوە. تەنانەت ئەگەر وای دابنین کە ڕێکەوتنی 25 ساڵەی نێوان ئێران و چین جددی بێت، بەکردەوە دەرهاتنی ئەم ڕێکەوتنە ئەوەندە بە خاوی ڕوئەدات کە تەمەنی کۆماری ئیسلامی لە بەرامبەر هەڵچوونی تووڕەیی خەڵکی ناڕازیدا بڕناکات.